نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بۆتە هۆی دروستبوونی گەڕێکی دیکەی کۆبوونەوەی لایەنە سیاسیە کوردیەکان. لەو چوارچێوەیەشدا وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بزوتنەوەی گۆڕانیان کرد. ئێمەکو بزوتنەوەی گۆڕان لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو ڕامانگەیان کە هەمیشە لەگەڵەوە بووین لە خزمەتی پاراستنی سنگ و پێگەی کورد لەو ناوچانە بیر لەوەکەینەوە کۆ دەنگێکی نیشتیمانیە بێ لە یەک لیستی کوردستانیە لە هاوپەیمانێتێکی یەکگرتووە بەشداری ئەو پرۆسەیەکەین بە ئامانجی ئەوەی شوناسی نەتەوەکەمان لە ناوچە کێشەسەرەکان پارێزراوە بێن. لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا لە سلێمانی یەکێتی بەجیا لەگەڵ چوار لایەنی سیاسی دیاری کوردستان کۆبووتەوە و پرسی گەرمی کۆبوونەوەکان لیز بەشداری هەڵبژاردنەکان بکات. طبیعەتی ئەم هەڵبژاردنە سیستمی ئەو هەڵبژاردنەوەیە چەند پارچە پارچە و ناکۆک بین ئەوەندە ژمارەی دەنگ و ژمارەی کورسیەکان لە دەست دەدەین بەرامبەرەکەمان خۆتانزانن لە پێکاتەکانی ترە سوود لە پارتەوازایی و با بڵین پارچە پارچەی وەربگرن و کورسی کورد بۆ لای ئەوان بڕوام. هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیار وایە لەم ساڵدا ئەنجام بدرێت کەرکووک و ناوچە کوردستانە دابڕێراوەکانیش دەگرێتەوە. کەمتر لە 2 هەفتە کات ماوە بۆ تۆمارکردنی لیست و قەوارە و هاوپەیمانێتیەکان، بەڵام تا ئێستا لایەنە کوردیەکان نەگەیشتون بە خاڵێکی یاوبەش. نابێ ناکۆچی و ناتەوایە سیاسەکانی ناو سەر ساحەی هەرێمی کوردستان بگوازینەوە بۆ ئەوێ چونکە لەوێ واقعەکەیە واقعا پێمان ئەڵێ پێویستە کورد یەک بێ ئەگەر یەک نەبێ پێگەی کورد لاوازە بێ کە لە دوجارە زەرری بۆ ناسنامەی کوردستانی بوونی ئەو ناوچانە ئەبێت. بڕیار وایە 12 ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت و بزوتنەوەی گۆڕانیش جەخت لەوە دەکاتەوە لە ئاگەری پەرتەوازەی لایەنە کوردیەکان و نەبوونی هاوپەیمانەتیەک بۆ یەکلیستی لایەنە کوردیەکان ئەوە کورد لە کەرکووک و ناوچە کوردستانە دابڕێنراوەکان پاشەکشەی جدی دەکات. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.